بينارو تماشفان برنامج جوات لهر جهكي بن أفدمو حمودمي وباش بمجرمة إيرو تايبتا بسياسة بيدا يا رباندنا الزاروكان وششتنا مجين وان مجرمة ويلقر هريك جي ما مستاس يامن حاجو سروكي شبيل أزادية كردستانيو دكتور عبد الباقي كولو سياسة مدار وأكاديمي ناسي كردو ما مستابو بأثر سياسة مدار كرد بوري قوتو بيشكرين تماشفان هجا هر پرسکەوە هەبێ هونجکارن ئاراستەی میێبانێ بەرنامە جوات بکەن ڕێ هەشتنا کۆمنتان بە کوونەها ئەوایەکی ڕاستەڕاست لەسەر ئاکرانێ ئارکێتێ پاخشکردن مامۆستا سیامەند ئەزێ مژارێ جەمتە دەست پێ بکەم بەری هەموو شتێکی یەک ژێ سیاسەتە پێدە کوونەها لە ڕۆژاوای کوردستانێ گرتیە بەر ئانگۆژ دەمە دەسەڵاتداریژە ڕژێمە ئەسەد وەرگرتیەوە حتاوکە ئیرۆ سیاسەتە ڕەباندنە زارۆکانە یەک و تەمەنیوە خوار هەژدێ و بهترەواژی نابەرە 10 حتا 15 ساڵانە برێژەیە هەری گەلک 10 حتا 15 ساڵان یانی دووردە سەدەمێن سەرەکە ئارمانجن سەرەکە ژێ گرتنە بێ سیاسەتی چییە؟ وەکەوە گۆژ دەستپێکە پێدێ هاتیە هەرێمامە هاتیە کوردستانە سووری دەستپێکە ساڵا 2011 و پشتی 2012 بوونە دەستهلات زارۆک درەڤاندن بەس ئەف سیاست نەیە پێدەیە ئەمزانین پێکاکاژ ساڵان وتیڤە زارۆکەی کوردستانە بهتری کوردستانە ترکی درەڤاندن بەرکیل بیراوە بن سەدەی خۆپێشەندانە دیێ زارۆکێ دێ و بابێ زارۆکێ پێکاکا ڕەڤاندن بوونە چیا و بەردەوامیە بێ سیاسەتە پێکاکایەش بەر ئەمزانم پێدێ و پێدێ ڕێخستنا پێکاکایە کوردستانە سووریە و سیاسەتاوە نەجودایەش یا پێکاکە مشکلا ئەساسی بوونە دەستهلات دەری ژوارەڤە بوونە خەلکەی بڕافێنن ئەمزانن گەلک مامۆستا مەدرەسە کادرێ پێکاکانە کادرێ پێدێنە و ژوارە هەسانیە نەبەسی دبستانە مامۆستەی دبستانە مامۆستەی دەستگەهێ دی دەستگەهێ جڤاکات سیڤیل تێدە کار دکن و کارن زارۆکە ڕازی بکن نەبەس زارۆ ڕازی دکن گەلێک جارە زارۆکە جید بنە کەم پێخۆ باشە مامۆستا سیامەد مرە بمێنە زیڤەکەر مەجەمتە مامۆستا بوو بێ زێبرە خۆت مەجەمتە ڕێو شێوەیەک و پێدە پێ زارۆکان دەڕەبینێ چه جۆرە شێوەیەکانی بە چ ڕەنگی بە ئاقلێوات لەیزێ هەتاکو واژ ناڤە ماڵباتە دەستی ماڵباتەوە دەردەخێ دەماکووا دەبێ جهێن بێژن پەروەردەیە ئەو چ پەروەردەیە لوان دەکەی گەلێک سپاس سەلام و ڕێز بۆ گەلێک سپاس سپاسی وەجی دەکەن نەها مژار گەلێکی گرینگە ڕەباندنا جوانên Kurd sedemavê gelekin li emeşen hebarez bikin ji ber ku wekî em jî dizanin civatek bi ciwanên xwe heye yanî civan pêşeroja ango siberoja civatê ye ê ku civatê rêve bibin civat PKK ez tu carî nabêjim PYD hûn zanîn hemû PKK ne PKK daxwaz û armanca wan ku zaroka derevînin ew e yek siberoja civata Kurd darî bikin da ku ew civat siberoja civata me bê serokatî û rêvebirê bihêlin ji ber wê ciwanan direvînin do PKK armanc û hedefa wê tim bûye ev da ku êş elem û eziyetê bidin milletê Kurd hem wan zaroka direvînin yek wan li dijî berjevinên gelê wan perwerde dike li dijî hebûna gelê wan perwerde dike û da ku wana bikaribin li dijî hemû tiştê xwe derkevin yanî babê wan mamê wan xalê wan xaltîk û xaltîka wan jî ga heger nebêjin bijî ew bibêjin hûn dijminin hûn mîtin hûn îstixbaratin hûn nizanim çi û çi çinin yanî zaroka wekî hûn baş dizanin temeşevan me jî godarî dikin yanî zarokek me jî wî gelek paqij temîz e wî me jî bi çi perwerde bike ew me jî wê ser wî esasî mezin bibe revandina zarokê me jî
او کوی مجی پاکش به دجمناتیا کرد و کردستان مثلا باشا مامۆستا بووبێ یعنی دڤردا بەریکوز بەرەخود مەجەم دکتۆر عەبدولباقی سوخانبێژی تاماژە پێ بکێ مالباتا کورد ڤردە چاوەتێ ئەستیغلالکردن دەمەک و ئەو زارۆک ئانگۆم بێژن زارۆک بچرەنگی ژنابە دەستی مالباتێ تێ ڕاباندن ینی پەیدە چ جۆرە سیاسەتێکێ بکارتێنێ پەیدە بێک و باسکێ پەکەکەیە هەتا کوکارێوا زارۆکە بعدی خۆدە بکشێنێ نها gelek rê rêbaziyê wê henlik û pekeke zarokka dixapînin. Zarok migot ya yani mecî wan pir temî û paqij e. Niha bûyerek ez bêjim li Bakurê Kurdistanê xortekî pir zîrek hebû bi teknîkê mijûl dibû. Pekeke xwe gan got dixwaze çi bike got ez dixwazim teknîkekê çêkim û nizanim bi çi rengî yani bi rengekî gelek mezin bikuvîn heta niha kesekî çê nekirî. Wey gotî were em tê bibin nava PKK mexerê me hene li ser vî karî çi imkan hebe me gote terxan bikin yani gote amade bikin da ku dikare bibe teknîka xwe pêş xe. Law ji armanca wî ew bû. Derha çû. Di do fexîrî kartûnü îştûnü bêkar dibe were em tê bibin pere pere kêpire çîpire û yani her zarokekî awakî dixapîne û dibe. Êgê qet qebûl nekin mesela qet qebûl nekin bi darê dorê derebînin. Ev jî ev kiryar û bûyer jî di zîndana Diyarbekir eň tiştihat kirin. Dema ku leşkera dixwest yani rêvebira zîndana Diyarbekirê ji ber sê salatê de bû. Dixwest hin însana bikin zilamê xwe. Ya di hin bi xweşî dikirin nê xwe ku pere teklîf dikirin û ji hepsê derxin bi malê wan êbara bin yani gelek tişt deme. Di do pere pêşkêşî wan dikir. Sîsê dibe heger tu ne bi zilamê me têşbê zîndanê bimre. Aynî ew taktîka ku zîndana Diyarbekir daha serê me îro PKK tînî serê ciwanên me. Yani em bêjin mamosta û bê heman siyaseta ku mîtê Tirkiye bi ser xelkê de zîndaniyan bicît kir peyedê heman siyasetê bi ser zarokan de bicît kê. Doktor Yani belê belê. belê doktor. Belê mamosta bûbê. Doktor me bên li ser ew hizra ku peyedê an got rengê şûştina mêjiya zarokan. Yani dvirde heta çi asteyekê li gorî çicore perwerdeyekê zarok deman ku tê revandin vî awaya hep mêjî wî tê şûştin heta ku yani bav deyî wî ne bi gotina wan nake yani hendek halet hatine tomarkirin ku bav û dê weke dijmin lê hatiye ji bo wê zarokê. سپاس زی برسفادم بس تشتك قلك ما مستبو بي اما جبت كرز بشكل سر تعليقكم قلت كي مهم بلى. تشتيقوا جرينج قلك يعني وقت ما مستبو قلت دنيا دا حميكي دنا بس كردستان ثاني لحمو الدنيا هرتم اعتماد اخذ بنا سر نفشينو يعني زاروكي نو او ناد دينن يقول بيشروجي دا وكر اسمال الكابيتان جفا دولة تاران جفي ملتي حنارا إيرو بكا كوك زان يعني زاني أف خلكي هاي خورتين وجوان إيه وعمري وأنا بشوف قارب تشلو وأنا بين أدي أخوة. إجا مثلا ها مثلا تشي وزارة أم بين وزارتها بروردة. بل يعني ها مثلا نادين وزارتها بروردة دين بيشا تعليم يعني بيشا خندني. بل. يعني اول شيء برورده يا مهم برورده يا بدور خوندن يعني حتى وزاره الدنيا حمي كده وايا بقولوش كي مثلا بكا كبي مثلا باش زان يعني وقت مهبانه تجي اما جا بكر مثلا زاروكي بشوك نوا تشاجف درناخي تشتيقو بيجي جير حمود مجيدة تي سكراندن والسروي اساسي وي بنجي بجا دبي مثلا ايمانا بتشتكي تي او وقت يقولين وانا دبن معسكراتي وكامبي وانا يقول الاشكاليه وانا فيردكن مثلا فلسفه او جولانا بزاروكي انا مثلا هايبك دو سي بين نفصال من صاركي نجيرتي ديار كرن مثلا خلاص فلسفه هاتين الدنيا هذا عين وك ولاتي سوسياليست وقتك مثلا ولاتي سوسياليست تبرام ملود خند او خورتي مباراه خندن وانا بس سوسياليست ثاني فهمتك نزل مثلا دولة الدنيا كديها يا عالمك كديها يا ولاتنا ديها انا او فيهم من الدنيا حمو بس ولاتي وانا ولو او برودك او نفشينو انه ولاتي سوسياليزم معناته حميتش الدنيا هذا
نفسها مسألة بكك في استبان هذيك طبعا ماجيكي يعني تشما تشن خورتي مبوارة اللي بدي هناك قال لك اسبابها يعني قال لك السلام هنا دي مثلا اف خورتي هنا هذا بقي بكك او بيدا تنظيمات ويلش كيف يجي مثلا خورت هرتم تخوازي ولو وكا بوك السرخبونه كويها بيجوا الجداب جبابي خوش داي خذي بريالي بكك بي مثلا استغلال ذكر مثلا خور ذاك ابن عمري حاجه صاليه البرودك السك هاي الاشكري تفنقك مثلا تشكوي الدنيا دا تحسين الشخصيه كيف تشيبو جداج انما بخيرها بابي خوجي يا اخويا اف نقطه استغلال ذكر بكك طبعا اف بروجي جو بكك ان دروج اباي كرسانه بيك ثيني وبري الباكور بيك انيا ابنا نبروجي وانا بريجي جارا مقوتيا اف تشتيقون هائرو تشيد بي ربنا زاروكا پروردنا زاروكا برسم او دكتور يعني فيزا نبونها حتى فازور كادرفين وفي هزرها سلوات تشين يعني تشاوا شكودي عين جدرا وايا بپرورداكو او شكودري راست اشتر خوازم بيجم اف تشتيقون هاغو تشيد بي وزاروكا وميجي وادشون اف تشتكي مظن دوبه يعني بروجي قلكي مظن خطره مثلا از يقين بك من بروجي كردايا يعني كرد اف وتخطيط باش ميزن بكك تشتكي بازاروكا تشلوها بروردكي تدقي قناعتك تام انه اف دستيقول بشت في ريخصنا هنا وتخوازن بي نفشينو بالابيتي بكن جهازتنا توايتي دور بكن وابقنا بروجي كي خيالي ده دجمن دوفا نن مثلا بكك يعني دجمن شي كريا بري قال جارا قوتيا ابري خصنا هنا ابنا نعقلي كردايا قصو مع احترامي كردايا يعني اف تشتي قوتيني في ساندو تيجي بجي كرن دجمن بشتن وباش سياسه مداري مو تفكرها سياسي زانشكي كيل بشت فينا خطرك قالك مزناك مع مصطفى تشتي قوتشي بي اف تشتي قوتشي بي حموجك ناكبي من برجوانديه تفكرها سياسي كردي ده يعني تواي كرديتي تلميذين مثلا ابن فشيق وبوانارا دوري حسينا ثوايتنا يعني هقابات مجد كردستان قبول لكن قابات بآلا كردستان اللي ميجي واشتنا بمعنى اب نايا كردايا اب كردستان نلازمه ام بلتنا قرق بهبدور بجن يعني تشتغل طوباوي مثالي فانتازيا مخابن افجيلي ما إيرو كتيب بن في باندورا هنادا وطبعا نتائجي ونات بيشروج لك كلكي مصر قالك يعني يعني انا عمليا تشاوش ازبي مثلا نتائج دكتور تخازم درفتي ما مستسيامن جما مستسيامن تخازم برسك فيرنجاها يعني مالباتا كردي تشباندور لي دبي دريا رباندنا صاروكين وانفا يعني تبردا بيدي تشز يعني كان جو بتشوي مالباتا كرد جهاف داخي وجفاكا كردي جهاف داخي بەری ئەس بەرسفاتە بدم ئەستخوازم چەند تەبەنیا سەر هەردوو مەهربانیتە سەرگوتنەی واز بەڵێ کەلەمکە ئەز نەدوێ بەهوەریە دەماگو ئەڤ نەمەشروعێکی پێکاکایە یعنی ئەم گەلێک جارە دخوازم ببنە خویاکردن ئەڤ نهێزەکە کوردی نکاری تشتەی وسا بکێ نا ئەڤ هێزەکە کوردیە و ئەڤ میژوێ لە وتی هێزەکە کوردی هاتیە وقالك تفجري سياسي هنا وكل باشوري أمريكا سياستها ندوريا بيكاكا نحمو تشتي بيكاكا كريا جمواهاتي واجيش خلقي بريا قالك هيزي ديكتاتور هيزيكو شركي جاكداري تكرن اف سياستها ديكرن يعني نتشتكي اف جارابي شي بيكاكا وسنبه جيجو ميتي ترك الباي مثلنا يعني دي صد يعني ميتي ترك جي ناف بيكاكا دهنا وبيكاكا وعبد الله اجلان خوجي تشنجارات قوتني خود قوتيه هجمارك مازن جميتي ترك دناف ما دهبو بناف جيت كيد بهجمارك مازن كسي ما كشت ميتي تركاو تبلو ازندوي بهور يدوم او كسي نرينا واجدابو يعني رخم سياستا عبد الله اجلان تكرن او ديدانا كشتن ودورت قوتن اف ميتي تركان نا اف بارتيكا كرديه وسياستك بارتيكا كرديه وخدا ام هجار بيجن نا علاقه كرداجي نينا براسي ام نكار مساله حلجي بكن بيغاكا زو فهم كر قد دجواكا كردي دا ودعائله كردي دا د كسي ضعيف هنا وهردو كسجي الازاديه يعني د طرف هنا يك جي زاروك
ئەم زانن زارۆک حتا داعیلێ دەنا دێ و با بریارە دەستێنن گوێتەوە ئەو نە ئازادن و زارۆکشی وەکە هەر کەسی دخوازن ئازاد بن دخوازن بریاریا وا بن چەل و تەمەنێ وا بچووچکە و زوێ بەهۆری یان نکاری ئەو ئازادیا زارۆک دخوازێ بدێوات وێ مەسئولیەتێک هەبێ ئەو دێ و باێوا مەسئول بەس ژعالی دیڤە پێگاکە زانی بوو کارێ تەسیرێ الوا کەسا بکێ بڕاستی کارێ سۆزەکێ بدێوە بێژێ یەک و نەئازادن عیلا خۆدا ڕێخستنامەدا ئەمی ئازادیە دنەوە ژعالیە دیڤە زارۆک کەکەی بوو بەیگۆ کەیفاواش چەکرێتێ ینی ئەس بەهۆرکم بەلکی دەکتۆر بوو کەیفاواش ینی ئابن توایە دبێژنێدا کەسایەتێکەوەیە سەر بخۆ چێ بێت مامۆستا کەسایەتێکەوە سەر بخۆ چێ بێ بەس دیارە خۆشی ئازاد بن وراژ نەچەک و دبنە شخصیەتە کە نە بهێز نە ئەو زارۆکە زەعیفە دعایلێ دەگۆدەی و باوی ینی برایی مەزن خۆها مەزنکاری و تعدەی لێ بکێ ئەو ئەف سۆزێ دێ و یا دیژی سۆزیە وێ سۆزێ ددنەوە نێ شەرکنج بۆی کوردستانێکە سەر بخوا دێ سۆزێژی وات خاپێنن عالیە دیڤە گروپا دووە زعیف تعایلێ دەژنە ینی ببینن gelekî terkîzkin ser ve her du grupa zarok û jin ji ber jin jî ji aliyê zilam ve tadê de ailê lê dibê keçik ferqa wê û kurik heye de ailê de û ew jî dixwazê azad bibê û soza azadbûnê didine wê jî bas divê em weke tevgera siyasî Kurdî ji xelkê re bidine xuyakirin bereva jî wê dibê rase tadel ailê we dibê bas wexta hûn dikihine vê partiya dîktatûr partiya gûgûj ئەو ئازادیا دەعیلێدا هەیە دوور دەژبنی نەما پێیدا دەبێ مامۆستاسیامەند بەریک و زۆرمە سەر چارەسەری مامۆستاسیامەند چارەسەری داویاوێت پشتی کومە هەموو خاڵ گوت و بێشکردنجێ چارەسەریە دەداوی دەپرسە هەری داویە زی ئاراستە بکەم لێ دووردا مامۆستا ئاز گەشتیەوەی چەندێک وهەنەک ماڵبات هەنە ماڵباتن کورد زارۆکەوان لەسەر دەستێ پەیەدە هاتنە ڕەباندن و دڤەشێرن وێ ڕەباندنی ینی سەدەم چێک و وێ ڕاستی ئەشکرە ناکرد و بە ئەشکرە نابژن و زارۆکێمە هاتنە ڕەباندن ینی ئەف ماڵبات گەشتە چه ئاستەکان گو پێدێ بچ جۆرێ بچ جۆرێکی ئەو ئستەغلا کردیا و بچ جۆرێکی باندۆر لێ کردی حتاکو لە هەمبەر ڕەباندنا زارۆکەخوا بێدەنگ بێ زانێ یەک ژێ هێوی گەلک عیلە هەیە وەختا زاڕوویەوە تێنە ڕەباندن کاربن بڕێکە ینی بە شارتی بێ هەرن سەرڕاکەهاندنێ سەر بە ئاخدن کاربن زارۆکەی خوا دێنن تێبیرا من دۆختێکی دۆختە هەڤان پارتی سیاسی هەڤان نەوات هات نەگرتن gelek ajwajî gotin pêşî mêm hewlekin biriya wasîta belkî berdin û em hilmêra gihandinê pê naxin. Ev mesele heye ya ailê gozaroyê wa jî diravên dixwazin pêşî biriya danûstanê xwe karibin zaroyê xwe rizgar bikin û bircondiyê zaroyê xwe pêşî difkirin û bahuriyam de şaş e. gelek mînak hene wexta bira gihandinê reşteqilî nekarî bûn zaroyê wa rizgar bibin. بێدەنگی مشکلەکە مەزنە بەس ئەس vەگەرم سەر پرساتە چ تاسیرێ لە عیلێت کە ینی عیلا ینی ژەفدەت کەوێ نەبەسوولۆژی ئەف بوو سەبەبێکی ئەساسی ڕەڤاننا زارۆکە سەد هەزارێ کوردی سووری دەف کوردستانە سووری بەردانە ینی خەلک نەما دوێرێ زاروی خۆ تەنێ بهێلن و زانن هەر لە حەزە کاری زاڕووی واش مدرسەی وەرێ ڕەڤاندن ینی ژمالێوە بڕەڤێنن ینی جێلەیستکاوا بڕەڤین ئەف بوو سەبەبەکە ئەساسی گۆ سەد هەزارە خەلکێش کوردستانە سووری بازە و گۆ ناهێلن تێکلی بدێ وافرە بێ پشتی ئەو ڕەڤاندن یەک ژێ وەختاتە کەسێک ڕەڤاند تویت ڤەشێری بەس نەبەس بزارۆکە ناهێن تێکلی بدێ باوێ خۆرە بکەن ئەم زانن دۆختی خۆدا هژمارێکە مەزن کوردی سووری گهانە پێکاکە و ساڵا تێکلی بە عیلا خۆرە نەتکردن و مەجال نەدانەوە تێکلی بکن و گەلێک جارا وەکەوە گوت سەرێ واتشتن گوتن عیلا و عیلەکە ئەو سەبەبەت بەرگ و ئازادیا کوردستانی مەبدس نەخستیە دێ و باوێوە دترسن بەرەڤانی دبەر قەدیا خۆدا نەکردە و ئەڤن کەسێ گۆ سەبەبن گۆ مڵەتەی مەنە ئازادە ئەف بەس حجەتێک بوو بەس بڕاستی تخواستن شخصێ گها پێکاکە ملکی پێکاکایە نەملکی عیلا خۆی ئەف چیکە ئەساسی ئەس بەهۆردکم جەم پێکاکە ناوێتە دوگوهارن شخصیاتە تدبێ شخصی کەن و ت بەس تێکلیێتە پێکاکارە دمێنێش بەر وختا ئەف دەکرد دەکاری بوو ساڵێکی دووە تێکلیێتە بەس پێکاکارە بێ
تأثير النريناوي كر أف كسيها نما تخازي فقري عائلة خو وش بهوريا بيكاكا أو بو تفقرا سياسي البارچي دي كردستاني نسر كفتيبون جبر أو شخصية كسك جبوي بارتي كيرا وحمو ملكي خو ونريني خو وجيانا خو بخي خزمتاوي بارتي دا نبو جبرلو دقف سبب بو كرد نسر كفتيبون وتشتي أو تخازن بكن کەسێک هاوا ملکی پێکاکایە و چێناوێ دامۆستاندن کەسێکی دیرە بکە ینی کەس نەدیرە بکن عیلا خۆرە بکن دوێ بێزنا ڕێخستنێ بکن باشە مامۆستا سیامەن دووبارە بەگەرمەجەمتا مامۆستا بوو بێمە بێن لەسەر زارۆک ئەدەما کوتێ لەشکەرکردن دوردا ئەو زارۆکن کوژالیە پێدا و پەکەکە بە هاتنە ڕاباندن و حتاوەکە ئیرۆژیم بێژن پێشڕۆژاوا چییە زارۆکێکی ژێ 10 ساڵی دە دووری خوێندنێکەتە فکرێکی ئیدۆلۆژی سەری داهاتیە چاندن بتەنێ فێری چەک بووە چ پێشەڕۆژێک چاوەڕەیە جڤاکە کوردی بە نەفشێکی بووی ڕەنگیت کێ gelek spas niha eger em pêşeroja ciwana bifkirin pirsek yadî vekiriye ji bona pêşeroja ciwanên Kurd ji bo Kurdistanek azad û serokar reş bikin zaroka direvînin wa zarokna bi bîr û baweriya îdeolojî cuda perwerde dikin da ku ew ciwanina sivê gora berjewendiya milletê xwe Kurd û Kurdistanê tev negerin. Yani wekî min cara ewilî jî got ciwan pêşeroja milletekî ye. Heger ciwan têk herin pêşeroja wê milletê jî tarî dibin. Sedem û armanca PKK ev e. Adu da divê em berî her tiştî PKK pir bi zelalî eşkereyî li gor gotinên Abdullah Öcalan gor gotinên rêveberiya PKK wextek em tehlîl dikin em dizanin û dibînin ku PKK eslê xwe ne partiya an jî ne tevgerek Kurd û Kurdistanî ye. Partiya û tevgerek dijminê Kurd û Kurdistanî ye. Dijminê hebûna Kurda ye. Dijminê hebûna hemû hêcayê Kurd û Kurdistanî ye. Li Bakurê Kurdistanê dema ku PKK damaziran di belavoka wanî ewilî digotin divê em ew kes û rêxiravên li dijî berjewendiya şoreşê divê em şolê rakin. Kî bûn wana hemî nas û mezinên Kurda eşîrên welatparêz tevgerên Kurda berêberê PKK bi şerê wan dest pê kir. Yani demek em civikirin hin birader ez hurmeta gotina wan dikim ez dijî wan tiştî nabêjim wer dizan wer PKK dizanin ku PKK tevgerek Kurd û Kurdistanî na tu eleqedera heger her milletek bi sembolek xwe millet e bi zimanê xwe millet e bi ala xwe millet e bi erda xwe millet e lê demek îro em dinirin tiştê PKK dikir li dijî her siyayê alete nas nake şer li ser welatê te yani Kurdistanê derdixê zor dilê te milletê te koçberî nava dagirkera bibin yani li Bakurê Kurdistanê niha tenê İstanbul 6 milyon Kurd heye qasî dewletek cîhanê ye Asîsiya hemû hêjayî wek min got xelek niha mirov çawa dikare ji bavê xwe bêheval ji xaltîka xwe bêheval ji metka xwe bêheval Mana xwe ev e ku ew tiştekî ku ruhiyeta Kurd û Kurdistanî bi merer geş dike ji bo rakirina wana hemû PKK tenê ser wî esasî ye yani alete nas nake erda te yani coğrafya te derser wê bela dike tê ku tu ser wê bela bû Türk yani Elef Farid ver hasel es bo Bakurê Kurdistanê dibêje taybetî kesê din tînese adeta bicî dikin da ku evdîgara te xerab bibe sibê tu doza tiştî nekim zimanê te işte digirin dûre li malbatê wiha dikin ku ew malbata zarokê wan hatî revandin êdî mecbûr dimînin girêdayê PKK yani bê ku îrada xwe li wan li hin malbata wa dikin ku ji bo zarê wan li serê ciyanin ew êdî nema divir dengê xwe bikin heger dengê xwe de divê vê zarokê ve bibêjin serê ciyan باشە مامۆستا بوو بێت بردە پرسەکەی مامۆستا بوو بێت ez bêjî bêjim بەێ niha di qanûna zagona navneteveyî de tu carî mirov nikane zarokê bînge 18 sal ve bitêxin şoreşê an çek bidiwan ev sûcekî cîhanî ye sûcekî nemirovanî ye sûcekî mezin e di eslê xwe de
شو جهري مز أب وأبي فكك بلا فرق كلامك باشا مامۆستا بوو بێ دووبارە بەگەرمە جەمتە مرم بێنە دکتۆر مێبێن لەسەر وێ چەندێ ڕاوەستن هونارسی ژیەک نەریمک و جڤاکەکە لەشکەری ژ زارۆکەمە دروست بێ پێدا نفشێن ڕۆژاوای کۆسانێ ئارماش دکەین نفشێن نو باشە دڤردە بهترانها زارۆکم ڕۆژاوای کوردستانی خەوناوە بووە هەلگرتنا چەک ببنە پۆلیس بۆ نمونە یعنی ئەم نمونەکەش ناوە دبستانن و پێدێن نەهاواناکێ بڕێبەت بێ زارۆکان هاتیە پرسین ڕێژە هەری بلند بێژی خوازم بمە پۆلیس و لەشکەر دبستانێ دەنای نەژ ئەبێ و هاتنە ڕەباندن لالیکێکی هاتنە ڕەباندن ئەو بچنە پەروەردەی دێنەما کەسوکاری خۆت بین ئەبێکون هەل دبستایەنە زارۆکن ئەنی لە سەروێ ئاستێک و زارۆکشی خوازم بنە پۆلیس و لەشکەر دڤردە تشتاک و چاوەڕیا ڕۆژەڤای کورسانێتی چییە ژنفشێکی هەموو خوازە بێ پۆلیس و لەشکەر پێشەڕۆژە ڕۆژاوای کوردستان یەکە دەستی پەکەکە دەبمێنی بنوانابێ خۆی گەلێکدا بڕاستی کاریسەیەش مە کوردی ڕۆژاوان طبعاً ئەو زارۆکی بچوو گەبات بینێ هەوارینە چۆ بۆ لەشکەر یعنی بۆ پۆلیس بن تأثيرا إن والله هبالي مجي بو بوليس أجي قريك ما بوليس يعني مازال شوا كان السقف وقد تبان إنساني يعني إنساني خندبان ولا في ديمقراط ونولا الترور بالسربي وكما ساري خصنا بيكاكا وقت تشيت برسيج زارو كي تخوازي بيشت بتخواز مثلا ما تختور يعني زما مهندس يعني زما بيلوت طيار يعني أقولوا خيالي خد فكر إنه في شيء هنا بكي اف سياسة ولا خوار يا براستي ندرست ونا طبعا الجول وانا بي سياسة كدرست يعني بس ام بي ندرست دهشتي جو سقف خندبان خورتي نفشينو ولا بي بوليس يعني بي عسكري بي لشكر براستي اولا تشتغل لك زحمتها قالك مزن يعني اما مقابل ام كرديروش ابان هايرو يعني ام دريبك نيا يعني اما تعرف بينين يعني باكا اون باش زانن نه پارتیگا روجاوای کردستانی نه پارتیگا کردستانی یعنی وقتی و دست بکریه هشتی دست بکریه و تو ولی از پارتی کردستانی ما ایرون بیش روز بروز ویری بگری هیا یعنی ها ایرو تشتی و پاکا کد کی حموش کد که من خدمتا دجمنی کرده انا ایرو رژیم سوری قال کیف خوش بیس هزار پاکا که از دوی باوری دمشبر اون باش زانن رژیم سوری روجار 2011 و بریوناش طبعا هر پیوندی و انا قال رژیم سوری بردوام انا ایرو مثلا وكم مثلا بو بي بود بو نفشينو او پیش روجا ملت هر دو مهمانات برز هر دو كاجي ام نقطه بيكاني راست فعلا جي اما بخوام بينن پیش روجا اب كردي روجا ابا وحمو بارتي كردستاني اب نفشينو هكا تبين نفشينو خراب كيت وتيك بي معناته پیش روجا غير دشكي ده تيك بك دجمن از وكان منكد يشتل من دمنا دوري في مسلاميه مثلا دجمن الدور بري كردستاني يقول دورة مع إيران وتركيا يعني دخوازن بحمو الشيء تشنا درباس كردستاني بكن أو ماداس يقول هش بر وكردي مي رجع باشر مخدرات أو هشبر أو جيكي هدف جيش تشيش بو خاطر في نفشين وحمول برعبيدي بكن بين قوم صبي ملت يعني افكسيغو ام اعتماد الوناكن باش تجي مينو او جيجي قبات تيجي معناته ملت شو يعني باش رجع ملت شكي اما يرجع باي كردستاني قالت خطرك مازن ده هاجر ام لي خدي درنكبن وابر دوام بكي تكاري بيجي رجع افا شو وكا عربي في مهبر اما قرا كان برخداني بكنا اسلام نبن باش مامۆستا سیامەزی جەمتە دەست پێ بکەم بێمە سەر ڕێن چارەسەریە ئەم بێژین دەستپێکێ ڕەوشەمبیر چالاکوانێن کورد چ ژواتی خواستن و پێویستە ڕۆڵەوە بچ ڕەنگی بێ حتاکو ئەم بێژن مالبات وەرنە ئاگادارکردن وەرنە تەوعیەکردن حتاکو بکاربن زارۆکێن خواژ نابارێزن پەیادە و پاکەکە دوور بکێ پێویستە مالبات چ بکێت دەستپێکی دە و چه ژواتی خواستن ڕۆژنەمەبان ڕەوشەمبیر چالاکوان کورد بۆیە مالباتی پێشکەش بکەن بۆیە زارۆکەشی پێشکەش بکەن کوژ نابارێزن پەیادی و پاکەکە دەرکەوێ
مامۆستا سیامەن بەڵێ دوورێ مامۆستا نەمێزێ گرت بوو کەرم کە میدەن گرت تا ئەو لێپرسین ئانی زمان یا کورسانە سووری مەدرسا چێ بووە دبستانە چێ بووە ئەو گەلکی بالکێشە زانی ئەس بە هەردکن vê دێت vê ئەم دەست پێ بکەم vê ئەم کارە مامۆستا سیامەن ڕێکەوتیشتەرە دیاری بکەم ینی نەبەریا پێنج مەهایە چالاکوانەکە ڕۆژاوای کوردستانی بسەردانێکی چوو بوو ڕۆژاوای کوردستانی باژاری عامودێژی ینی ئەو راپرسی ناوا دبستانێکە دەچێت بوو بووی ڕەنگی بەرزدا بوو ێ بخوا گەهاندیە من ینی بتایبەت گەلکی بالکێشە دێ خویاکردن گۆ جڤاکە ینی لەشگەری جڤاکە ئەتمۆسفێرەکە لەشگەری چێ بووە جەمە و گۆ ئەم زانین گۆ پێدێ ینی یێ پێگێ شەڕوانەوە چڕدە دمرن سەد هەزارە دچن پێشیاوە و هەفتیا بەحساوا دکن و ئەف تەسیرێ زارۆکاتکێ بەس دوێ ئەس بە هەوەر دکم ئەم بگشتی کاربن زارۆکە دووری شەڕ دووری لەشگەر بکن ئەم ئەس بینم نەبەس پێکاکە تەنی vê dike نەبەس کەسێ هەڤالێ پێدێنە جلێ گرێلا زاروی خۆت گەلێک جارە بینم زارۆکەی بچووچێکی 3-4 ساڵی جلێ پێشمەرگا ئەم دووا دکە و ئەv ڕاستی دوێ ئەم هایژێ هەبن ئەم حتاش مەوەری ئەم زارۆکە فێر بکەین گۆ شەڕ تشتێکی نەباشە جار نات مجبوریش بۆی ئازادیا خوات شەڕ بکێ بەس حتاش مەوەریم زارۆکە دووری شەڕ بکن ئەف گشتی جوواکە ڕۆژلاتە ناوین vê ناکەیت vê دێت vê ئەم دەست پێ بکەین یادی بەهۆی ندا ئەم تەفگەرا سیاسی ئەس خوازم بهتر ژێلا بەحسا ڕۆشنبیرا بکەم بەلکی هەڤالێدی vê بێنەزمان بەس ئەس نونەرێ پارتیکە سیاسیمە دوێ ئەم بەهۆریامدا گەلێکی کێماسیش ئالیەمە چێبوونە دوی وارێ هاتە وەختێکی درێژ پەیدەنگیامە هەبوو بەس مەتانی زمان هەکە یەک هاتە گرتن عیلێ بەحث دکرد مە بەلکی داخویانیک دەرانە ینی مەرەخ نەکردوان دوورێ نەمێزێن دەنگی من دەنگێتە نزانم مدڤەگەرێ نها باش بوو بەڵێ کەرم کە مامۆستا دوێ ئەم بهتر عیلارە و زارۆکارە ببنە خویاکردن گۆڕاستی ئەو ئازادیە پێکاکە ددێ و سۆزا ددێوە گوون ئازادن ڕەوشاوە باشترە جەم واژ ناف عیلێ دوێ ئەم ژوارە ببنە خویاکردنەوە سایە کاژمرە بێژە خۆدێکین هاب سەدەی زارۆکە ئەمزانن هاتنە ڕەڤاندن کەنگی مەچووە هەیفپەیڤین زارۆکە کێکریە مەگوتیە کا باشە ناڤڕەفەی پێکاکە ژیانات ئەچاوە چ ڕەنگی اون پەروەردەت کردن چقا زەحمەتی وەددیتن من ji بۆی کوڤارێکە ئەڵمانی ساڵا 2015 زارۆکەکە 13 ساڵی گۆڕەڤاند بوون بربوونە کورسانە عراقیم هەیفپەیڤین کرد ڕاستی تشتە غەریبت گوتن ئەم هەر سبە ئەو زارۆک دوێن بێژن نزیکی نەرینای نزیکی یا پێدێ بوو ژێرە معلمێوێ سۆزێ دنێ دەوێ چنە جوینەکێ بە هەوریا دێچێ جوینەکێ وێ تڕبێلەکێ سواردکن وێت بنە کەمپەکێ پشتی هەفتیکێ کەمپێ وێت بنە کوردستانە عراقی بەحسا ژیانە خۆل وێ دێت کێ وێژێ سبەهی سەعەت 3:30 ئەم شخۆ دڕاکردن حتا سەعەت 7 ڕیادامەتکردن سەعەت 7 بەس وەختێمە خواردنێرە 4 دقە تەنی وەختێمە هەبوو شپیە مەتخوارد جارنا خوارن سەر ماسەی بوو جارنا خوارن ددایە عاردەی ئەم شپیا بوون بوو ئەم خۆبتەوەی نوێ خواردنی 4 دقە تەنی بوارە وەختە بوو خواردناوە سوند خۆیت بە خواردنامە بەس زەیتون بوو ئەبوو سبەهی دانەمە خواردنانی ڕۆ بەس دیساژی 4 دقە وەخت وارە هەبوو ساوار تەنی ددانەوە ئەف کەچک دەهەی بالوێ دیمایە دبێژێ هەر نیرۆ بەس ساوار بێت تشتێک دانەمە شیف 2 دقە وەختی وا هەبووش بۆی خواردنێ و معکەرون ددانە معکەرون بێت تشتێک حتا خوێنت خستنە ناف معکەرونێ وەکی دی پەروەردەی سیاسی پەروەردەی لەشکەری ددانەوە ئەف ددێ خویاکردن بچنەرینێ زارۆکات مێزین vê ئەم vêش خەلکێرە بتنە خویاکردن زەهڕۆیۆ دیچنە وێدێ یانی زارۆکارە بتنە خویاکردن ئەف پێشیا وایە هەکە اون بگنە پێگاکە نەبەس کۆمنتێک وەردە پرسە کاتە مامۆستا سیامەن یانی ئەف شێوەیە پەروەردەکردنەوە ناکە یەکەم جار ئیهانەکردنا زارۆکێ
شکاندنە تەبایە ئەو هەستن دنا باش کەسایەتیا زارۆکێدا و بووی ڕەنگە هات تعامل پێرەتکرد یا شخصی ناهێلن ئەو زارۆک دبێ ملکێ وێ پارتیە ئەو زارۆک نەوێری دەی بکێ سوون دخوارن گۆ ئەم مەنیکاری بوو ئەم ئێڤاری ئزبێقیت گۆ 13-14 زارۆک ئەم دۆدەکێ دەبوون هەموو کەچ بوون بهترێوێ دەعمرێوێ دە 13-14 ساڵی بوون گۆ یەک بەرسەرێ مەسەکینی بووش بۆی ئەم هەڤرە ناخدن ژبەرکاری بوون تشنە شخصی ژەڤرە بێژن وەکی دیت وەختا ڕیاداتکردن ئەو گۆ مەجال هەبوون هەڤرە بە ئاخدن بەس وەختێکیش مە تەنێرە هەبێ نەبوو هەبجار بن کۆنتترۆلێ دەبوون نەبەس وساژی گۆگۆمە بەحسا مدگوت ئەمێ خوازن دێ و باوێ خۆ ببینن ینی مەبریا دێ و باوێ خۆکردە گۆ ئەم خستنە زیندانێدا ئەو دوێژێت بێ من حاولە کرد جارێکی ئەز و هەڤالێکە بڕەڤن بێ دو ڕۆژ ئاس خستمە زیندانێدا دو ڕۆژا بێ خوارن زهشتمە گۆ هەڤالا من پشتی دەرکەت لێژی خستبوون گویان ڕاستیل بنەخستن گۆ دو ڕۆژا زیدەتر زیندانێ دەمە ژبەر پێشنیار یاوێ بوو باز بدن گۆ حتا ئشکەنجە کردبوون ئەو زارۆکە 13 ساڵی دوێ ئەم vێش خەلکێرە بدنە خویاکردن چ زارۆکەکە گەهایەوە ئەم خۆ بگهێنەوە اون ڕاگەهاندن مەسئولیەتەکە وەژی هەیە و با زارۆکارە بە ئاخرنج بووی خەلک ببینێ و ببینن چل پێشیا وایە گۆ بگنە وێرێ خستناها ژبەر گەلک نەزارۆک بەستێنە ڕەڤاندن هژمارێکە مەزن زارۆکە ژەدا خۆ دەگیەوە بەس زانبن گهای واتە کەتی حەبسەکەی و تت کە بێ بن کۆنتترۆلا وێ پارتی و ئەف پارتیەها ئازاد نابێژێ کەنگی دەخواست وەگەری بەحسا زارۆکەکە ژعفرینێتکە عمرێ 18 ساڵی ئەو 3-4 ساڵ بوارە بوو گۆ 8 جارام حاولە کرد بوو وەگەڕی جارە هەر جارە ئەو گرتن جارە هەشتا ئەو زارۆک ناوێوێ ناکێ نۆرمان ئیبراهیم خەلیفا بوو یا هەلپێڤین پێرە کرد دبێژێ جارە هەشتا ئەو گرتن ئەم زارۆک هەموو دانە هەفتوو ئەو دانینە پێشیامە کەچی ڕوونیشتن سەر کاوکێوێ دەمانچە خستنە سەرێوێدا و فیشەک سەرێوێدا تەقان دوێ ئەف چیرۆکەی هاش خەلکێرە وەرنە گوتن و ئەس بەهاتکم ئەڤ وەرنە گوتن وێ ڕێکە ئەم بهێلن زارۆک دووری لێرێ خستنە هابێ باش مامۆستا سیامەند مامۆستا بوو بێتە چیرۆکاک و مامۆستا سیامەند هەپەبینەک و کردبوو بکورتی بەسە ئاخافتنەوەی زارۆکە و هاتبوو ڕەباندن کردیانی دبردە چژ تەبگەرە کوردی تێخواستن ژە هەر کورتپەروەرێکی ژە هەر ڕەوشەمبیرێکی هەر کەسێک خۆتبینێ کورتپەروەەر لە هەمبەر دۆزە کوردی چژە تێخواستندا کوڕێگریە لێ جۆرە تەعزیبێ ڕەباندن چاندنە بە هزرێن شاش دەسەرە زارۆکاندا چ ژوات تێخواستن کەرمکە سپاس نهات tiştê mamostaya Siyabend got bi rastî zîndana Diyarbekirê bîrame dema meriv kiryarên PKK û zîndana Diyarbekir dide berhev mere fehm dike ku projeya PKK dimeşîne projeya di selata hewsa Diyarbekirê ew mesela hewsa Diyarbekir jî ew kesê ku li dijî di selat derdike dixistin hücre yani digotin hücre bênan bê av dişt dinere li kampê PKK jî ew kesê ku dixwestin birev ya tişkî bike di aynî heman demê de digirtin dixistin hewsa an işkence wan dikir yani em kanin vê bi awakî zelal bibîne spas bo mamoste Siyabend jî û divê em bêjin em van kiryar û bûyerên PKK bêjin lê bê gotin têr nake yani ez sala 1986 dinivîsînim heta rojeyê belê gelo mu geldi çend kes an ji bo Kurda ji bona ji ber ku PKK medyak an jî medyak gelekî xurt ku Türka ji wan afirandî misla wan de jî nehêlin Kurd çavê xwe vekin nehêlin Kurd rastiyê bibînin ji bo wê ji bo em bikaribin van kiryarana bi xelkê bidin qebûlkirin medya PKK xurtir ji Kurdar lazim e dema ku PKK dereva kir divê em li gel çend zanayên xwe wê dereva wan divê medya xwe diyan ango divê televizyonê de bidin münaqişekerê xelk bibîn aha PKK ev got lê ba ev camêna jî ev got rastî ev e yani ji bo wê divê hadê xwe de rewşenbîr nivîskar nikanin tiştekî bikin ku ew tiştên ki PKK dikin bi xelkê bi qebûl kirin nivîsekê bû vê eser nivîs kesî nivîsî
بلا چند حد بکن بلا 5000 بکن بله. لأن نزیک 5 میلیونین جبر به دبی هگر ام براستی جی دخوازن زارو که خوش دست پکیک آزاد بکن هگر ام دخوازن براستی جی کریار بویرم پکیک بکری اشکره بیجن ام دبی جارک یعنی ام حموت سوج دکن سوجی پکیک رازه ای من از بخود بیجم مرگوتیه پکیک ریخسنک داگر کران خلاص bu şu havcı münakaşa ve nakil le em dukunun em çe dukun ma çend devlemen demehanin çend biskar emehanin revşen bile hem em dest bibin hem televizyonek bella yan bıkar ve hamu kiryar bu yerin başu xarab bir berhep ancak hep ve çake bibin بله. لما كنت او زارو كي فاك كربان دي در في التلفزيون بدا اكبتم دي بابي كو زارو كي وانج نباب فكي كدي بعث وچاغي او كاذب تبقر لي في حاله خو ام تشقوسي بيجي ام تشقوسي تي ام نكانن بيشي لفاكي كبغنش بردو فاكي دولت چار داغر كري من her çardağırken anlatı bunların cara peki gibi a İran'ı gibi a Irak'ı gibi a Türkiye'yle ne yapar? باشا مامۆستا بوو بێ بمرە بمێنە دکتۆر عەبدولباقی هەمان پرس چش تەوگەرە کوردی تێخواستن داکو چارەیەک ji vê کێشەیە هەری مەترسیدار لەسەر کوردان وەرەی دیتن طبعا بري حمود تشتي او تشتي جنهاد دبي تفكرة سياسي كردي او بربسيارة يعني جبر تفكرة سياسي كردي يرو وك حتى بريخستن شيكرن بنابي انا كسي دبيجي از نونري كرداما از بربسياري كرداما او غركا بي اركي خرابي دورا وك برادر جيبوت ايمد بينم السر عردي تقولوا عم بيجن ابناء مسؤوليته تفكرة سياسي كردية قشتي يعني نه بس انا كسي ثاني للسرعه عردي تنكر براكتيك تشتكي بك جبر باكا كا جكداري ويا انا يعني خلقي تحرور دكي تشتكي مثلا بيجي سيمينارك شي بكي چند خورتا بدي هفدو قبول ناكي النقطة هاري مهم قوم سر تركيز بكن ام وك ما مستاب وبي قوت تشتكي لك جوانا خبري لك راس وقال جا بفكري ما يعني او ميديات باكا كم ميديك بقوتها يعني قال التلفزيوني وقنواتي وهنا قال لك التفكير السياسي كردي حمو قوتها خو همتها خو برد مثلا ميديا برانبري بشيركي تكاربي اف تشتيقو باكا كدكي وبريخسني يقول دوراوتين زيفران بكي شناعتها وايقول روج اباي كردستان دك نبس روج اباي كردستاني الباشوري كردستاني الباكوري كردستاني الباكوري كردستاني قلت خرابون يعني بهزاري قلت خرابون نتيجه سياسه باكاكا اي ما قرك ميديا كتشبي او ميديا جيكي براستي قلك بقوت بي وبهيس بي دريا في ميديا مثلا تكاري سيمينار شي تكاري جفينا شي بكي تكاري سياسه مدار او شنبيره كسيد دلسوز ودلشواط وولات برور ودريوا سملتي وبيشي كارب نرينا خو بدنا خويا كن بروباغندا كا قلك مزن بكن دي وجيبي سياسه وباكا كدكي هاغارو فيتشتي جينك تفكير سياسي كردي طبعا ابجيكي تفكير سياسي كردي قالك تفكير سياسي كردي في قوتنا بكار يا ميديا تكارب برامبري بروباغندا كاكو دي كونترا بروباغندا شيبكي هي دي ملتيتا ويش في مساله انا بقرا گەلک سپاس ji بۆ مامۆستا سیامەند حاجۆ سەرۆکێ شەپێلە ئازادیا کوردستانی و گەلک سپاس ji بۆی مامۆستا بوو بێ ئەسەر سیاسەتمەداری کورد و گەلک سپاس ji بۆی دکتۆر عەبدولباقی کۆلۆ سیاسەتمەداری کورد و بە مەرابوون تەماشەوانێ ژە سپاس بۆ وەژی کوون تەماشەوانێ مەبوون ژالیم بەجێ هەرشاد و بەختەوەر بن